بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين بردوام من لسر قسە کردن لەسەر بابەتی فقهی زەکات بەڕێزان لەم ڕۆیە قسە لەسەر زەکاتی ئاڵتون و زەکاتی پارە و زەکاتی ئەو شتانە ئەکەین کە دامان ناون بۆ بازرگانیکردن ئاڵتون و زیو بەڕێزان یەکێکن لەو کاڵایانەی کە گرنگە ئێمە بزانین کە زەکاتیان تیا ئەکەوێت لە ئەسڵی معدنەکەیانە لەو قۆناغەوە کە خۆڵن هەتا ئەبن بە خشڵ واتە ئەمانە هەرچی جۆرێک بن خۆڵ بن خشڵ بن دینار بن قاڵب بن هەر شتێکی تر بن ئەمانە زەکاتیان تیا ئەکەوێت چکە دوو عینی زەکەوین ئاڵتون و زیو دوو عینی زەکەوین و دینار و هەرچی جۆری دراوە هەیە کە زەکاتیایە واجبە بێ بە قیاسی دینار و دراوە لەسەر ئاڵتون و زیو ئەگینا دینار و دراو کاغەزن یا جاری وایە ئاسنن بەڵام بۆچی زەکاتیایە ناواجبە بێ چونکە ئەمانە هاوسەنگ یا هاوتای ئاڵتون و زیو کراونەتەوە کەواتە ئاگامان لەوە بێ کە زەکات لە دینار و لە زیو و لە ئاڵتون و لە هەموو جۆرەکانی ترە کە دراو بن واجبە بێ خەڵێکی تر ئاڵتون لەگەڵ پارە زیو لەگەڵ پارە ئەمانە نیسابەکانیان لێک ئەدرێ بۆ تەواوکردن بۆ نمونە خوشکێکی بەڕێزمان هەیە با بڵێین 18 مسقال ئاڵتونی عیارە 21 هەیە 4 ملیۆنیشی هەیە 4 ملیۆن و 18 مسقالەکە لێگەدرێ زەکاتیایە واجبە بێ ڕاستە لە 18 مسقالی عیارە 21کەکەیە واجب نابێ بەڵام ئەگەر پارەکانمان کۆکردەوە لەگەڵ 18 مسقالەکەیە ئەو کاتە زەکاتیایە واجبە بێ کەواتە ئاڵتون چونکە ئەسڵی پارەیە چونکە ئاڵتون وەکو عەرزم کردن سەنگی پارەیە پارە وێنای ئاڵتونەکە لەبەرەوە پارە و ئاڵتون جەمعەکرێن بەیەکەوە پارە و زیویش کۆ ئەکرێنەوە بەیەکەوە ئەگەر پارەکە بۆ نمونە کابرا 2 ملیۆنی هەیە بەڵام لە هەمان کاتە 15 مسقال ئاڵتونی هەیە 2 ملیۆن و 15 مسقالەکە لێگەدرێن جایت ئەگاتە حەدی زەکات ئاڵتون و پارە و زیو و پارە ڕێژەی یەک تەواوەکەن بەڵام ئاڵتون و زیو کۆ ناکرێنەوە بەیەکەوە بۆچی؟ چونکە ئاڵتون و زیو دوو نەوعی جیاوازن جنسی دراون هەردووچیان بەڵام نەوعیان جیاوازە بەڵام بۆیە دینار و دراوەکان لەگەڵ هەردووچیانە کۆ ئەکرێنەوە چونکە هەردووچیان ئەسڵن بۆ دینار و دراو بەڵام ئەسڵ نین بۆ یەکتر هەر یەکەیان بەتەنیا ئەسڵێکە بۆ خۆی خەڵێکی تر بەڕێزان هەرچی شتەیەک ئێمە هەمانە کە شتی پێداویستی تایبەتی خۆمانە یا شتەیەکی نەگۆڕ و جێگیرە هی بازرگانیکردن نییە زەکات تایە واجب نابێ بۆ نمونە بەڕێزان کەسێک کارگەیەکی هەیە کارگەکەی بای 100 دەفتەر بێ زەکات لە بینای کارگەکە لە مەکائینەکانی کە بەکاری دێنێ زەکات تایە واجب نابێ بۆ نمونە کەسێک گاوداریەکی هەیە لەوانەیە بای مەبلەغی پارەی زۆر بێت لە ئەسڵی گاوداریەکە زەکات واجب نابێ بۆ نمونە کەسێک ریزێک دوکانی هەیە ئەیدا بکرێ باشە لە دوکانەکان زەکات واجب نابێت تەلارێکی هەیە تاوەرێکی هەیە ئەیدا بکرێ زەکات تایە واجب نابێ دووسێ سیاری هەیە هی ژێرخۆیەتی هی مناڵەکانێتی زەکات تایە واجب نابێ ریزە خانووی کری هەیە زەکات تایە واجب نابێ هیچ کام لەمانە زەکات تایە واجب نابێ چونکە ئەمانە پێی ئەوترێ یعنی ماڵی نامی نین ماڵێکی گەشە سندوو نین ئەمانە ثابتن ئەگەر ئێمە بین زەکات ساڵانە لەمانە دەرکەین دەوڵەمەنەکان ئەڕوتێنینەوە بۆ نمونە کابرا ئەسڵی معاملەکەی کە بای 100 دەفتەرە تۆرە هەموو ساڵێک زەکاتی لێ دەرکە هەموو ساڵێک 2 دەفتەر و نیوی لێسەنە ئیفلاسی پێیەکەی بە کابرا لەبەرەوە ئەسڵی معدەنەکە ئەسڵی کارگەکە زەکات تایە واجب نییە لە داهاتەکەی زەکات تایە واجبە ئاگامان لەم خاڵە بێ بەوەی کە زەکات لە ئوسولی ثابتە واجب نییە بەڵام ئەو شتانی کە بازرگانیان پێوە ئەکرێ بەڕێزان چەند کەم بن بە پارە تەخمینەکرێن بۆ نمونە من 2 زەویم هەیە زەویەکیانم کڕیوە بۆ خۆم بەرنامە هەیە بیکەم بە شوێنی نیشتەجێبوون زەویەکیانم بۆ قازانج و زەرەر کڕیوە ئەوەی بۆ خۆمم کڕیوە زەکات تایە واجب نابێ ئەوەی بۆ قازانج و زەرەرم کردیەوە ئەمەیە بیفرۆشمەوە و بازرگانی پێوە بکەم و خێرم لێی دەستکەوێ ئەمە زەکات تایە واجبە بێ هەموو ساڵێکیش ئەم زەویە بە نرخی خۆی ئەخەمڵێنرێ نەک بە نرخی کڕین بە نرخی فرۆشتن بۆ نمونە زەویەکە من پار بە 50 وەرەقە کڕیومە ئێستا زەویەکە 30 وەرەقەکە من بە 30 وەرەقە تەخمینی ئەەکەم 30 وەرەقەکە لەگەڵ پارەکانی تراکۆ ئەەکەمەوە نەک بڵێن پاری زەویەکە بەجیایە نا زەویەکە ڕۆ ئەوی کە پێی ئەوتێ عڕۆڵی تیجارە کاڵا بازرگانەکان هەمویان پارەکانیان پێکاکۆ ئەکرێتەوە بۆ نمونە کابرا زەویەکەی بای 30 وەرەقەیە زەکات لە 30 وەرەقەی زەویەکەیە لەگەڵ باقی پارەکانی ترا واجبە بێ سیارەیەکی هەیە ئیشی معرەزی پێوە ئەکا کڕین و فرۆشتنی پێوە ئەکا لەم سیارەی شادی سانەوە بای 40 وەرەقەیە 40 وەرەقەکەش لەگەڵ 30 وەرەقەی زەویەکەیە کۆ ئەکاتەوە
بۆ نمونە ئیشی مەیانەکە ئیشی وڵاغداریەکە 4 سەرمانگای هەیە مانگاکان کڕین و فرۆشتنیان پێوەکە مانگاکانیش تەخمینەکرێنەوە بە سعری ڕۆژ بە پارە و لەگەڵ پارەکانی کەیە کۆ ئەکرێتەوە هەرچی شتێک بۆ بازرگانی کەم بێ یا زۆر ئەکرێتەوە بە پارە بۆ نمونە مارکێتی هەیە ئەشیاکانی ناو مارکێتەکە خودی مارکێتەکە زەکاتی ناکەوێت بەڵام کۆی ئەشیاکانی ناو مارکێتەکە بە سعری فرۆشتن زەکاتی لێ ئەکەوێت لەبەرەوە ئەمانە پێیان ئەوتێ عروڵی تیجارە ئەمانە ئەو کاتە حکمەکەیان لە حکمی ئەسڵی ماڵەکە جیاوازە بۆ نمونە ئێمە وتمان کابرا ئەگەر مانگای هەبێ لە 30 سەرمانگا زەکاتەکەوێ لەوەکو مانگاکان خۆیان بەڵام ئەگەر مانگاکان هی بازرگانی کردێن بن 5 سەریش بن تەخمینەکرێن بە پارە مەڕ لە 40 سەرمەڕ زەکاتەکەوێ بەڵام ئەگەر 3 مەڕ 4 مەڕی هەبێ ڕۆژانە بیان هێن و بیان با بۆ مەیان کە زەکاتەدا مەڕەکانی بۆ تەخمینەکرێ بە پارە زەکاتی 4 مەڕەکەدا ناچینەوە بۆ 40 مەڕەکە چونکە ئەم مەڕانە ئێستا حکمی کاڵای بازرگانیان هەیە نەک حکمی مەڕێکیان هەیە کە بۆ بەخێوکردن گلدراونەتەوە لەبەرەوە ئاگامان لەم خاڵە بێ عروڵی تیجارە فەرقەکە لەگەڵ ئەو مەڵقانی کە ثابتن خاڵێکی تر بەڕێزان زەکات لەو شتانی کە وتمان ئەوانەی کە بۆ بازرگانی دانراون ئەمانە کە زەکات تیایە واجبە بێ بەڕێزان ئەسڵ وایە زەکاتەکە لە داهاتی سوڕاویانە واجب نییە کۆی داهاتەکە لەسەری ساڵە زەکاتیایە واجبە بێ ئەمە بابەتێکی گرنگە بەڕێزان هەندێک لە زانایان بەداخەوە یعنی من ئەیڵێم ڕەیەکەیان پەسەند نییە بە تایبەتی بۆ سەردەمی ئەمڕۆ بۆ نمونە ئەڵێ ئەگەر بۆ نمونە داهاتی ئەم مەعمەلە با بڵین داهاتی ئەم دەواجینە گلیمان من دەواجینێکم هەیە ئەم دەواجینە وەجبەی یەکەم کە تێم کردووە لە ساڵێکا 4 وەجبە دەواجینم هەبووە وەجبەی یەکەم 50 وەرەقم کێر کردووە وەجبەی دووەم دەفتەرێکم کێر کردووە وەجبەی سێم 30 وەرەقم کێر کردووە وەجبەی چوارم بۆ نمونە با بڵین بە هەر 4 وەجبەکە 4 دەفتەرم کێر کردووە ئێشەرع دێت زەکاتی 4 دەفتەرەکە وەرەگرێ یا لە دوای ساڵەکە من چیم هەیە زەکاتی هەمووی بەیەکەوە وەرەگرێ ئەگەر تۆ بڵی زەکاتی 4 دەفتەرەکە ئەو 4 دەفتەری پێات کرد و ئەبێ بیدەی شەرع حەقی نییە بەسەرەوەی چی ماوە و چی نەماوە ئەمە هەڵەیە بەڕێزان بۆ چکە لەوانەیە من ئەو 4 دەفتەری پێیان کردو بە خەرجی ماڕ و مناڵ هەمووی سەرف بووە ئێستا زەکاتی چی بدەم من ساڵ بۆ چرخاوە بەسەر پارەکانمە ئێستا هیچ پارەم نییە زەکات بدەم با ئەو ساڵە 4 دەفتەرم دەستکەوت بێ ئەمە بەڕێزان ئەگەر ئێمە بڵێن کابرا هەرچی دەستکەوتووە ئەو کاتە کێشەیەکی گەورە بۆ خاوەن دەستمایەکان دروست ئەەکەین بۆ نمونە کابرا مەعمەلی هەیە مەعمەلەکەی ئەم ساڵ 20 دەفتەر خێری کردووە بەڵام ئەم 20 دەفتەرە خەرج بووە نەماوەتەوە 2 دەفتەریاوە بە سیارەیەک بۆ کاڵاکردنی بازرگانی پێکردنی کاڵاکانی مەعمەلەکە 4 دەفتەریاوە بە مەکائین 5 دەفتەریاوە بە ئەرزێکی تر ئەیاتە دەم مەعمەلەکە کەسێدەکی کابرا 20 دەفتەرەکەی خێر کردووە هەمووی ڕۆشتووە ئێستا کاڵی زەکات دەڵێ بەخوا پاری زەکاتم پێ نییە نامی بڵێ ئەیکوا 20 دەفتەرەکەی کە پەیاو کردووە شەرع حساب لەسەر واقع حاڵەکە ئێستا چی هەیە زەکاتی ئەوەی لێ وەرەگری نەک زەکاتی ئەوەی کە پەیای کردووە بۆ نمونە کابرا ئەندام پەرلەمانە مانگی 10 ملیۆنی وەرگرتووە ساڵەکە 120 ملیۆنی کردووە وا گریمان ئەمە گریمانەیە ئەم ڕقەمی کە منێڵێم کابرا 120 ملیۆنی پیا کردووە بەڵام حیمایەی هەیە و حرەسی هەیە و دیوەخانی هەیە و هاتو کوێی کردووە سەری ساڵ کە دێنە سەر واقع حاڵ کەسی دەکەین 5 ملیۆنی هەیە پارەکەی ناگاتە زەکات تۆ نابێ بڵی تۆ 120 ملیۆنی ئەم ساڵ پیا کردووە کابرا مامۆسایە مانگی 4 ملیۆن معاشی وەرگرتووە ساڵەکە 48 ملیۆن معاشی وەرگرتووە باشە بەڵام خەرجی کردو بۆ ماڵ و مناڵەکەی بەدەستێوە نەماوە ئێستا کە ساڵ وەرچەرخاوە بەسەر پارەکانیا 4 ملیۆنی هەیە زەکات واجب نابێت تۆ حسابی 48 ملیۆنی لەگەڵا بکەی بڵێ من حەقم 48 ملیۆنە پیا کردووە ئەمە هەڵەیەکی گەورەیە بارپرسیەکی زۆرە بۆ دەوڵەمەندەکان بەڕێزان لەبەرەوە شەرع لەگەڵیان نییە شەرع حسابی واقع حاڵەکە واقع حاڵ ئێمە ساڵ کە بەسەر پاری کابرایە وەرچەرخاوە چەنی هەیە ئەو نەزەکاتەدا چەنی پیا کردو پەیوەندی بە ئێمەوە نییە ئەوەی کە پەیای کردووە چۆتە زەرەرەوە ئەوەی کە پەیای کردووە چۆتە مەشروعی ترەوە ئەوەی کە پەیای کردووە خەرجی کردو بۆ ماڵ و مناڵەکەی واقع حاڵ ئێستا چەندێکمان هەیە ئەو زەکاتی ئەوەندە ئەدا تا بێگەشتنەوەیەکی تر وە قسەکردن لەسەر کۆی بابەتەکانی تری زەکات بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ وصلی الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين